ئێمە وەکو ڕێکخراوی کۆبووی جیهانی بە هاوکاری ڕێکخراوی کۆمفۆتوای کوردستان هەستین بە ئەنجامدانی ئەم پاڵەوانتیە کە ئاکاتە پێنجەم پاڵەوانێتی لە کوردستان بەڕێوە دەچێت. ئەم پاڵەوانتێ بۆ ناسناوی یاریزانانی کوردستانە، واتە ئەم پاڵەوانتیە بێتە هەڵبژاردەی کوردستان تا بتوانین لە پاڵەوانێتیەکانی دەرەوەی کوردستان بەشداری پێ بکەین. و هەروها لە زاخۆ تاکو خانەقین بەشداری ئەم پاڵەوانەتی کردووە بە 56 یاریزان. نەتیەکە لەلایەن کەیوان و کۆمفۆتوای جیهانی کوردستان ڕێکخراوە کە لە خانەقین تاکو و زاخۆ هەموو شارەکانی کوردستان بەشدارن، زۆربەی شارەکان. لە سۆرانیش ئەم پاڵەوانێتێکە دەکرێتن. سۆران بەخۆ 8 یاریزانی هەیە بۆ ئەم پاڵەوانێتێکە کە 4 یاریزانیان لە هۆڵی ئێمەیە، هۆڵی شەهید ئەحمەد ڕەشکە. من خۆم وەکوو ڕاهینەر بەشداری ئەم پاڵەوانێتێمان کردووە لەگەڵ سار یاریزانیەکانمان. هیوادارین یاریزانەکانی سۆران بە ئاستەشی بەرز لەم پێشبڕکێیە بتوانن میدالیای باش بەدەست بینن و سەرکەوتوو بن لەم یاریە.